هەرچەندە ماوەی نزیکەی 15 ساڵە 3000 یەکەی نیشتەجێبوون لە سیتەک و زەرکێز و کەڵەوانان بۆ کرێنشینان دروست کراون، بەڵام بەهۆی تەواو نەکردنی خزمەتگوزاریەکانیان تا ئێستا ڕادەستیان نەکراون. چەند کرێنشینێک دەڵێن کەسانی دەستڕۆیشتوو بە ئەنقەست نایەنەوێت ئەو یەکانە تەواو بکرێن و ئەگەر بەرژەوەندی خۆیان و کۆمپانیەکانی تێدا بوایە دەمێک بوو دابەشکرابوون. تا ئێستا ئێمە 25 ساڵە ئێمە چاوەڕوانێ و خانوانین. ئایا کەی بۆمانەکەن و کەی ئەمانەنێ بدایەت بۆیان کردین بەحسابوتیان وەڵای کاکا بێ پێشەشی ئەوەنە پارە بن ئەنجاتان نەنێ کە چیوانە بوو ئەغڵەبی وەریگرت ژمارە و ڕقەمی ئەوەنە نەبوو. من 9 سەرخێزان بووم بەخود خۆم و دایکی مناڵەکانەوە 11 سەرخێزان چواریشم لێ مردووە. تا ئێستا کرێچیم بنە ماڵی مەڵکەنین ئەزانین مەڵکەنی چەند ماڵیتیا بە چەند ماڵیتیانە بە سلێمانی چۆن دروست کراوە چۆن دروست نەکراوە. بەس لەبە خاتیەوەی ئەهلی ئەم شارە عەسڵی ئەم شارە شتی پێ عیبە لە پێناو عیبە و ئابڕوو نەچوونیە دواکەوتۆ لە ژیانیان بۆ دواکەوتۆ لە ژیانی هەوڵی ئەوەی ئەوە ڕۆژانە بژیتم و هیچ شتێشکی نەبووە. باشە بەڕێزەکەم تا ئێستا من کرێچیم تا ئەم دقەی کە قسە لەگەڵ جەناب تاکەم تا ئێستا کرێچیم خان و دروست کراوە بە حساب بە ناوی کرێنشینەوانێ کوا ئەوە ڕووخا هەرەسی کرد وایانە هەزارەها نۆک هەزارەها زۆر لە من دەردارتر هەیە. منەتیان لە کەس نییە منەتیان لە کەس نییە بۆ منەتیان لە کەس نیە ئەزانم میلەتەکەی هیچ شتێک ناکات میلەتەکەم ئەڵێ حکوومەتەکەم حکوومەتێکی کوردی قەیناکە با بزانم نەتیجەکەی کاتەچۆ لە 89 خێزان پێگەناوە هەتا ئێستا من هەر کرێچیم و هەر کرێچیم بڵێن کوڕم هەیە کرێچیە کچەکەم کرێچیە کوڕەکەی کەم کرێچیە بڵێن سەرجەمی کرێکەمان 1,200,000 ئەم 1,200,000 ڕاستەمە خانیشتنیەکم هەیە ئی پێشمەرگایەتی ئەو خانیشتنیەکە وەرێگرم ئەبێ کرێکی کوڕەکەمی دەبم هیچ کچی خۆ دەوەرە تۆ ملیێنێکت هەبێ سێ کرێ سێ سەی لێ بە چی بۆ خۆ دەمێنێت چی سەرفەکەی من وەکو جۆم لێ بووە پارێکی زۆر کەمی ئەوێ ئەو کولفەیە بخەن و بۆ ئەوی ئەو کۆمەڵە خەڵکە هەر کەسی خۆیان خەڵکی خۆیان کاکە ئەمڕۆ خەڵکی خۆیان لە ڕەزالەتایە بۆی خەڵک قسەیان پێنەڵێ ڕزگاریان کەن و بیان خەنە و شقانەوە ئێمە مەمنونیان و پارەکەش ئەوە نییە کە تێچوونەکەیشی ئەوە نییە کە ئەمەلیان بۆ بە کۆڵی شێر. حکومەت لە حەڤەی مانگی ڕابردووەوە بڕیاری داوە 20,000 یەکەی نیشتەجێبوونی دیکە بۆ کرێنشینان دروست بکرێت، بەڵام 110,000 کەس فۆرمەکەیان پڕ کردوێتەوە. سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی کرێنشینان دەڵێت دەبوو حکومەت لە جێگەی ڕاگەیاندنی ئەو فۆرمە ئەو یەکانەی تەواو بکردایە کە چەندین ساڵە کرێنشینان چاوەڕوان و لەبەر تەرخان نەکردنی پارێکی کەم بۆ تەواوکردنیان چەندی ساڵە کرێنشینان چاوەڕوانن. ئەگەر سیتەک زورگێز و کەڵانان تاو بێ 3600 ئەمانە بەم 3600 50 ملیاری پێویستە 50 ملیار بەڕاستی بۆ حکومەت هەر هیچ نییە ماوەی 12 ساڵە هاوارەکەن بۆ 50 ملیار کە بۆ 3600 تقریبا 600 تەوا بێ ئەم سوودی چیە 3600 کەس ئەچنە خانووی خوێنەوە تۆ مانگانە 3600 بودجە ئەگرێتەوە ناو سونقە توانی سوودی لێبینی بۆ حکومەت و لەگەڵ مانکادا 3600 کرێنشین لە شاری سلێمانیە چۆڵە بێ یعنی 3600 خانوو چۆڵە بێ خەڵک دەتوانێت بیگرێ بە خانوو بەداخەوە حکومەت هەتاوکو وەبەرهێنەکانی خۆیان کە زۆربەی زۆری وەبەرهێنەکان مەسوولی لە پشتە هەتا پڕۆژەکانی خۆیان ساخ نەکرێتەوە ئامادەیان تێنانێ پڕۆژێ بۆ کەم دەرامەتان دروستکەن و خەڵک بچێتە ناوی چاوەڕێوەکە بۆ زیاتر ئەمە بەشی سەرکێتی بەشی تری شێوەیە کە ئەنجومەنی وەزیران ئەو پڕۆژانی وزارەتی ئاودان کە 9400 پێویستی بە 270 ملیارە ئەوان هاتون هەموو پاکێجەکانیان بەیەکەوە کۆ کردوێتەوە لەم 270 ملیارمان نییە بەڵام لە هەمان کاتدا وجدانی ئەویان نییە بە تایبەت سەرۆکی حکومەت وجدانی ئەوەی نییە عەقڵی ئەوەی نییە کە بڵێ کاکە بەڕاستی لە سلێمانی بۆ مەسجیدێک و زورگێز پێویستی بە 50 ملیارە با من ئەم 50 ملیارە تەشخیص کەم ئیتر ئایا لە بودجە بێ لە ڕێککردی تایبەت بێ کاکە خێر بێ زەکات بێ بە ئەم 50 ملیارە دابی کەم با کێشەی سلێمانی نەمێت. نزیکەی 200,000 کرێنشین لە هەرێم هەیە تا دێت ئامارەکانی ڕوو لە هەڵکشان دەکەن. تا ئێستا کرێنشینان لە هیچ پرۆژەیەکی حکومەت سودمەند نەبوون و بەڵێنەکانیش لە چوارچێوەی قسەکردن و سەرقاڵکردنی هاوڵاتیان بە پڕکردنەوەی فۆڕم هیچی دیکەی لێسەوز نەبووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.